سڵاو بینەرانی شارپرێس ئێوارتان باش. ئەمڕۆ ئێستا ئێمە لە دەربەنی خانین لە بارەگای ڕێکخراوێک کە بە سپۆنسەری سەرمایەداری شاری سلێمانی مەریوانی حاجی جەمال کە بڕێکپارەی ناردووە بۆ هەژارانی شاری دەربەنی خان لە ڕێگەی ئەم ڕێکخراوە دابەشەکرێ بەسەر هەژارانی شاری دەربەنی خانەوە. ئەو سەرمایەدارە مەریوانی حاجی جەمال سپۆنسەری سەرجەم بەرنامەکانی میوانی تۆین لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵی سایتی شارپرێس کە لە ڕێگەی پیجی شارپرێسەوە بڵاو کرایەوە بینیتان کە ژمارەیەک هاوکاری گەیاندە ماڵە هەژارەکان لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە کە لە ڕێگەی ستافی شارپرێسەوە بڵاو کرایەوە ژمارەیەک ماڵ خانوویان بۆ دروستکرا. ئێستا بۆ زیاتر زانیاری لەبارەی ئەو بڕەپارەیەوە چۆنێتی هاوکاریکردنی ئەم سەرمایەدارە بۆ شاری دەربەنی خان ئێمە خەدیجە ئەبوبەکر سەرۆکی ڕێکخراوی هیواژارانمان لەگەڵایە. خەدیجە خان ئەگەر فەرمووی بۆ ئێرە زۆر سپاس. زۆر سپاس بۆەوەی ئەم کاتە بۆ ئێمە تەرخان کرد. ئەگەر پێم بڵێ لەبارەی ئەو چۆنێتی وەرگرتنی ئەو پارەیەوە چۆنێتی دابەشکردن بۆ مانگی ڕەمەزان چۆن بوو و ئێدەن بەچی ئەو پارانە؟ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ئامادەبوونتان لە نووسینگەی ڕێکخراوی هەژاران. ئێمە لەلایەن برایەکی بەڕێز کاک مەریوان هاوکاری کردوین کە بە دەفتەری دۆلار زۆر سپاسێکین دەستی خۆش بێ. ئێمە ئەمڕۆ هەڵەسین بە دابەشکردنی ئەو بڕەپارەی کە بەڕێزیان نادوێت و لەگەڵ ئەو کۆمەکانی کە لە ڕابردووشدا گەشتووە بە دەستمان وەک زەکات و سەرفترە و فیدەکان. ئەم هاوکاریانە دابەشەکەین بەسەر ئەو ماڵە هەژارانەی کە مستحقن یان ئەو نەخۆشانەی کە توانێت چارەسەرکردنی خۆیانیان نییە یان ئەو ماڵانەی کە مناڵی نازاریان هەیە و پێویستیان بە هاوکاریە. لەلای ئێمە هاوکاریەکان بەسەر ماڵەکانە پۆلین کراوە. لیستمان هەیە، لیستی ژمارەیەکمان هەیە، لیستی ژمارە 2 ژمارە 3 بە پێی پێویستبوونەکان هاوکاریەکانیان پێبەخشین. زۆر باشە. ئەو بڕەپارەی کە ئەو سەرمایەدار بەڕێز کاک مەریوان ناردوێتی بەشی چەند ماڵەکایەوە دابەشەکەن بەسەر چەند ماڵە؟ ئێمە بەپێی ئەو پۆلینەی کە کردومانە داوەشەکەین بە سەر 100 خێزانی هەژاری مستحقدا. زۆر باشە. جگە لەوەی کە ئەو سەرمایەدارە سپۆنسەری ئێوەی کردەوە بۆم ئیشی ترتان هەیە ئەگەر بکرێت باسێکی دۆخی ئەومان بۆ بکەی لە دەربەنی خان دۆخی هەژاری چۆنە خەڵکانی هەژار بۆچی بەم شێوازەیە ینی دەربەنی خان کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک کەسایەتی هەمویان کۆمەک کۆکەنەوە بۆی هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتی شارکە؟ بەڵێ وەک ئاشکرای لای هەمووان ئێستا کوردستانمان بە دۆخێکی ئابووری خراپەتیە بەڕێ ژمارەی خەڵکی هەژار زۆر بووە. لەگەڵەوە کە ئێمە وەک ڕێکخراوی هەژاریان لە دەربەنی خانە ماوەی زیاتر لە 7 ساڵێک باش ساڵێکە بێت ئێمە خزمەت بە فەقیر و هەژارانەکەین. زۆرتری ناوەکان لەلای ئێمە ناویان تۆمارە بەدواچوونمان بکرۆ بۆ هەموو ماڵەکان و بەردەوامیشین لە بەدواچوونکردن و لیستیشمان هەیە کە لەو ناوانن کە ئێسەوە زیان باش بۆ یان شایستەی هاوکاریکردنین. و لێرەوە ئەمەوە شتێک بڵێم بەڕاستی بۆ تەواوی دانیشتوانی کوردستان یا بە تەواوی ئەو کەسانی کە کاری خێرخوازیەکەن ئومێ دەکەم پیاچونەیەک بکەن بەکارەکانی خۆیانە بۆی ئێمە نەبینە هۆکارێکیان ناشرینکردنی ڕووی خێری و هاوکاریکردنی ماڵە فەقیر و هەژارەکان و نابێ ئێمە سومعی ماڵە هەژارەکان بشکێنی و نابێ فرمێسکەکانیان و ئازارەکانیان دەموچاوەکانیان نیشان بدەین. بۆیە دووبارە و سێبارە داوا لەو بەڕێزانەکەم کە گروپن کە وەکو تاکە شخصیان وەکو ڕێکخراو کار ئەەکەن هەوڵ بدەن ئەم دۆخەی کە ئێستا هەژارانی تێکەوتووە وای لێ بکەن کە ئەم دۆخە تێپەڕێت و کەسایەتی ماڵە هەژارەکان و خەڵکە مستحقەکان بپارێزن. زۆر باشە. ئەم چاوپێکەوتنە بە دەرفەت ئەزانم من پرسیارێک لە جەناب بکەم. هەموو ڕێکخراوێک یا مؤسسەیە کە هاوکاری و خێرخوازی لێ ئیشی خێرخوازیەکە پارەوەرگرتنی هەیە و پارە بەخشینی هەیە. ئەمە چۆن ڕێگەخرێەوە کێ چاودێریەکایە حکوومەت چاودێریەم پرۆسەیەەکە؟ ئێمە وەکو ڕێکخراو بڵێ ئامادەیمان تایە هەر دەقە و ساعاتێک لیژنەیەکی ڕقابە هەبێت لەسەرمان پیاچونەوەکە بەکارەکانمانەوە. ئێمە لە لای خۆمانەوە هەموو پارەوەرگرتنێک بە وەسڵەکەین وەسڵەکەشمان ئامادەیە لێرە ئەتوانم نیشانی بم. ئێمە وەسڵی بەخشینمان هەیە لەگەڵ وەسڵی وەرگرتنە هەموو پارەوەرگرتنی بە وەسڵەکەین هەموو پارە بەخشینێکش بە هەمان شێوە بە وەسڵەکەین. واتە ئێستا ئەو پارەی کە کاک مەریوان ناردێتیەوە لە داهات داهاتمان کردو. ئێمە تۆمارمان هەیە، تۆماری ژمێریاریمان هەیە، تۆماری هەبووەکانمان هەیە. لەناو تۆماری ژمێریاریە تۆمارە بە ناوی کاک مەریوانەوە.
زۆر باشە. ئێوە وەکو بیستومە ئەڵێن هەندێک پرۆژەی ترتان هەیە وەکو پرۆژەی تەندروستی، وەکو پرۆژەی بەگەڕخستنەوەی ئەو کەسانەی کە کارەکانیان لە دەستدا و دووبارە بیان. ئەتوانی باسی چیەوەمان بۆ بکەی ئەم پرۆژانە چیوە، داواکاری چییە بۆ کەسانی کە ئەیانەوەی خێر بکەن؟ ئێمە وەک ڕێکخراوی هەژاران هەوڵمانداوە هەوڵ بدەین کە ڕێکخراو بکەوێتە سەرپی خۆی، ڕێکخراو خاوەنی پرۆژەی خۆی بێ، بتوانێت کۆمەک و هاوکارەکان بەشێک لە کۆمەک و هاوکارەکان لێەوە بەدەست بهێنێ و لەو ڕێگەشەوە هەلی کار بۆ کۆمەڵی خەڵکی هەژار کە توانای ئیشکردنیان هەیە یان ئەو خوشکبرایانەی کە تەخەڕوجیان کرەوە دانەمەزراون، ئێمە هەلی کاریان بۆ دابین بکەین. لەو پرۆژانیش کە جێبەجێ بوون تا ئێستا سەیدەلەیەکمان داناوە دەرمانخانەیەک کە تەواوی فرۆشی ئەو سەیدەلێ قازانجی ئەو سەیدەلێ بۆ خزمەتی هەژاران بەکارهێنین لە هەر سنوورێکە هەبێت، لە دەربەنیخان، لە سلێمانی، لە کەرکووک، لە چەمچەماڵ، لە زۆربەی شوێنەکان کە ئێمە دەستی هاوکاریمان گەشتۆتە ئەو شوێنانە. و پرۆژەیەکی کەشمان داناوە پرۆژەی سنتەری علاج طەبیعی کە ئەم پرۆژەیەمان زۆر بە پێویستدانی بەڕاستی، چونکە وەک بەدواچوونەکانی ئێمە و خزمەتکردنەکانی ئێمە بۆمان دەرکەوتووە تەنها لە سنووری دەربەنیخانە کۆمەڵێک مناڵ هەیە کە توشبووی عەفو ئەوەیان پرۆژەیەکە کە چارەسەر پێویستیان بە ڕاهێنانی سروشتی هەیە و هەب بۆ نەخۆشمان هەبووە کە سەردانی ناردومانەوە سلێمانی بۆ ڕاهێنان و زیاتر لە نزیکەی 50 وەرەقەیەکمان بۆ سەرکرەوەی باری تەندروستی باش ببێ، بەڵام بەداخەوە لە ڕێگا تووشی حادیسەی سیارە بووە و ئەو هەوڵەی ئێمە یامان بەهەدەر چوو. بۆی ئێمە لەو ڕوانگەیەوە بیرمان لەوە کردەوە کە ئەو سنتەری ڕاهێنانی سروشتیە دابنێنەوە، ئێستا لە کارایەوە و کارمەندی تایبەت و ڕاهێنراوی تایەوە و ئیشەکان بە جوانی ئەڕوات. و جگە لەوەش سنتەرێکی ئۆتیزمان داناوە، ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە ئەوش دەست بەکار ئەبێت بۆ ڕاهێنان بۆ مناڵە ئۆتیزمەکان و ئەو مناڵانەی کە تووشی فرەجوڵەی و هەندێک نەخۆشی تر بوون لەوێ ڕاهێنانیان پێ بکرێت، چونکە ئێمە بەڕاستی ژمارەیەکی زۆر تقریبان ئەوەی کە لای ئێمە نزیکەی 15 مناڵێک هەیە کە مناڵی هەژارن، خۆیان توانای دارایان نییە بتوانن پارەی ئەو ڕاهێنانە دابین بکەن. بۆ ئێمە لەو ڕوانگەیەوە هەوڵمانداوە ئەو سنتەرە دابنێن و هاوکارێکی و خزمەتێکی زیاتریش بە خەڵکەکانی کەش بکەین کە خاوەن دارایش بن. زۆر باشە. بە دەرفەتی ئەزانم ئێستا کۆتا پرسیار لە تۆ بکەم کە ساڵانێکی زۆرە شارەزایی لە بواری کاری خێرخوازی هەیە و ئێستش بەردەوامی و سەرۆکی ڕێکخراوێکیشی ئەو بەرنامەی کە شارپرێس کردی کە توانی خەڵکی سیاسی و خەڵکانی ئیداری بەرێتە ناو ماڵە هەژارەکان و دەنجی ماڵە هەژارەکان بگەێنێ، تێبینی تۆ چی بووە ڕاو چی بوو لەسەر ئەو بەرنامەیە؟ سەبارەت بەو بەرنامەیە من بەڵێ سەبارەت بەو بەرنامەیە ئێمە زۆر سوپاسیانەکەین، زۆر دەستخۆشیمان بۆ هەیە. تاوانە و ماڵە لە لای ئێمە دەمێکە ناوی لای ئێمە تۆمارەوە، ئێمە هاوکاریانەکەین هەتا بۆ مناڵەکەیان کە مناڵێکی ئۆتیزمە ئێمە ماگانە بڕی 200,000 بۆ دابینەکەن و ڕاهێنانمان پێ کردووە. و ئەو بەرنامەیە بە شتێکی زۆر گونجاوە زانم زۆر گونجاوە کە بەرپرسەکانمان کە کەسە لە باڵەکان بێنە ناو ماڵە هەژارەکانەوە، ئەوانش بۆ ساتێکیش بێ بۆ ڕۆژێکیش بێ ئاگان لە حاڵی ئەو ماڵانە بێ کە هەژارن کە نەخۆشن کە توانای دارایان زۆر خراپ و لە وەسعێکی خراپ و باری دەرونیەکی خراپباشی. زۆر سپاس خەدیجە خان، سپاس بۆ ئامادەبووتان. زۆر سپاس. بەڕێزانەوە ئەو زانیاریانە بوو کە خەدیجە ئەبوبەکر سەرۆکی ڕێکخراوی هیواژاران لە دەربەنیخان سەبارەت بە پرۆسەی خێرخوازی و دەستگیرۆیکردنی هەژارانی شاری دەربەنیخان باسی کردووە. ئەو بڕەپارەی کە سەرمایه‌داری شاری سلێمانی مەریوانی حاجی جەمال ناردوێتی بۆ شاری دەربەنیخان ئێستا بەسەر خەڵکانی هەژار و کەم دەرامەتی شاری دەربەنیخان دابەشی ئەەکەن. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان. بەڕێزان ئێستا ئەمە کەسێکە لەو کەسانەی کە سوودمەند بووە خۆی بە ئارەزووی خۆی لەسەر خواستی خۆی ئەوێت بێتە بەر شاشەی شارپرێس و بێت بۆ فەرموو ڕووبکەرە من لەبارەی ئەوەوە ئەوێ سوپاسی ئەو سەرمایه‌دارە بکاوە بزان یانی هەستی خۆی دەربە بڕێکە ئەم مەبلەغە پارەی کە بۆی نێردراوە چ هاوکاریی گەورەیە بۆ خەڵکی هەژار.
بسم الله الرحمن الرحیم من سپاسی ئەو کەسانە ئەەکەم هاوکاری ئەم ڕێکخراوەکەن و ئەوانەیشی کە نیان کردو هەتا ئیسا من ئەوە چەند ساڵە مناڵێکی نەخۆشم هەیە بەردەوام هاوکاری ئەکرم لەم ڕێکخراوە خوا دەست بگرێەوە باڵیانەوە ئەوانەیشی کە هاوکاری ئەم ڕێکخراوەکەن خوا پایداریان کە بەڕاستی من هیچ کاتێ هێمان نەکراوە من و چەند ناڵی نەخۆشم هەیە هەمیشە منیان و بیر کردێتەوە چەند ئافرەتێکی هەژار هەیە ئەوەی من بیزانم ئەم ڕێکخراوە قسووری نەکردو لەگەڵمانە کارم لە هەموو سەرمایه‌دارێ لە ناو دەرەوەی وڵات هاوکاری ئەم ڕێکخراوەکە بۆ ئێمە زۆر پێویستە بەڕاستی پێویستمان بەشتی زیاتریشە بەڕاستی نەک هەر عیلاج و چارەسەر شتی ترمان پێویستە مەمنونیان خوا پاداشتان باتەوە پاداشتی هەموو کەسێکە لەم فەردێک لەم ڕێکخراوە کار ئەکات خوا پاداشتی باتەوە پاداشتی ئەوانەش کە هاوکاریان ئەکات دەستان خۆش زۆر سپاس بینەرانی شارپرس بەم شێوازە هاتینا کۆتایی بەخشە ڕاستەوخۆکەمان کە ئێستا ئەم ڕێکخراوە هاوکاری و دەستگیرۆیی ماڵانی هەژارەکان لە شاری دەربەنی